هاوڵاتیانی شاری سلێمانی ڕەتی دەکەنەوە بەشداریکردنی حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم لە حکوومەت و پەرلەمانی عێراقدا بۆ باشکردنی بشەوی خەڵکو و پاراستنی مافەکانی گەلی کورد بوو بێت بەڵکو بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە لە دوای 18 ساڵمانەوەی ئەو حیزبانە لە بەغداد نەیانتوانیوە هیچ خزمەتێک بە هاوڵاتیان بکەن و تەنها لە خەمی وەرگرتنی پلە و پۆست و کۆکردنەوەی پول و پارەدا بوون. خانەنشین و تەقاعود لە وڵاتانە ئەمەیە بەڵام فەرموو 13 مانگە من دینارێکی داوە پێ ئەی چۆن بژیم ئەی ئەو پیرە مێرد و پەککەوتانێک کە تەقاعودیانەکەن کوا مەعاشەکە هەی خەجاڵەتی ئەم دنیا و ئەو دنیا بن ها لێم دەنگت بەبێ هەچ وەختێوەنە پیا و ڕازگۆ بوون دەنگی شەهیدانتان هێنایە ناو ناوانەشین دەنگین بە شەهیدەکانمان دەنگ ناین بە فت و فێڵکەری ئەم وڵاتە. وەڵاهی بەڕای من نازانم شتێکی وا نابینم گۆڕانکاریە نابینم ئەگە شتێکی باشیان بکردای کەرکووکیانە گەڕانەوە سەر کەرکووک یعنی سەر کوردستان کەرکووک بەڕاستی هەمووی لە زەرەرا منەی بینم نەکرۆ خەریکی پارە خواردنی خۆیان و هەرەوە هەر وەکو زووە بن ئیسفادەیان لێ ناکەین وەڵای مناڵم ڕێیان بۆ نەدەن چاوەڕانی شتێکیان لێ ناکەین شتی باشیان لێ نابینین. لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردنەکان لایەنە سیاسیەکان مانۆڕی چاواشەکاری و بڵاوکردنەوەی خەون و بەڵێنی بریقەدار لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندن و چوونە ناو بازاڕ و چایخانەکاندا بەڕێوە دەبن بەڵام هاوڵاتیان دەڵێن با بەڵێنی بێکردداری هیچ لایەنێک فری و ناخۆن و جارێکی دیکەش متمانە بەو حیزبە دەسەڵاتدارانە ناکەنەوە. لەبەرەوە بەرنامەی داڕشتنی حیزبەکان بۆ ئەندامەکان و بۆ بانگخوازەکانی خۆیان یەک شێوازە تەنها گۆڕینی ڕەنگە یعنی هەمویان هەڵوێستیان ئەوەیە بۆ دەسەڵات و پارە و پۆست و کورسیە بۆ مشوری میلەتەکە ناخۆن بۆ لەبەرەوە گەرمیان خواردە ئەو دوانەیان توانی شتێ بکەن ئەم سێدانە و چواردانەیەش کە ئەکەونەوە کار هەرەکەونە بەو ڕێچکەوە بڕوا ناکەم لەوە زیاتری چیان بۆ بکرێ بەداخەوە ینی ڕاستیەکە یەگەر بتێ ڕاستی ئاوای شتەکان باشکو ئینشاڵڵا هەزاران کوڕی گەنجەیەکەوە شادی بەرزی هەیە دکتۆرای هەیە مهندیسە بابێ ئەمانە بێنە شوێنی خۆیانەوە دەستکەن بە ئیشەکانی ئەم میلەتەوە وا بێنە کارگەسەوە. ئەوە کە هەچ پۆستێکی گرنگمان هەبوو ئێمە لە بەغا یەکنەگرتووی کورد بۆ وای کردووە کە ئێمە نەتوانین هەدەف و ئامانجی خۆمان لە بەغا بەدەست بێن هەر لایەنە و بەجیا کاری خۆی کردووە لە بەغا نەگەڕاوەتەوە بۆ یەکگرتووی و بۆ یەخستنی ماڵی کورد بتوانین بە یەک دەنگ بەهێزێکی بەقوەتەوە بڕۆینە بەغا و داوای مافەکانی خۆمان کەین لە بەغایە. دیارترین پۆستە سیادیەکانی کورد لە عێراقدا پۆستی سەرۆکۆمار و وەزارەتی دەرەوە و وەزارەتی دارایی و جێگری سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆک وەزیران و سوپا سالار و فەرماندەی هێزە ئاسمانیەکانی عێراق بوون کە لەلایەن یەکێتی و پارتیەوە بەڕێوە براون. ئێستاش هاوڵاتیان لە بەردەم تاقیکردنەوەی دەنگداندان و دەڵێن 18 ساڵ ئەو حیزبانیان تاقی کردووەتەوە گەشتونەتە ئەو بڕوایی کە دەبێت دەسەڵاتی ئەو حیزبانە کۆتایی پێبێت و کەسانی دەستپاک و دڵسۆز با خەڵک و خوێنی شەیدان بنێرنە بەغداد تا ڕزگاریان بێت لە حیزبە بەرژەوەندی خوازەکانی هەرێم. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.